گەرچی تا ئێستا بەشێکی زۆری شەقامەکانی هەڵەبجە ڕێنمایەکانی هاتوچۆیان تێدا نییە، بەڵام بە ئامانجی کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ بەشێک لە شەقامەکانی دەرەوەی شارەکە بۆ یاغ دەکرێن و هێڵیان لەسەر دەکێشرێت. بەڕێبەری پۆلیسی هاتوچۆی هەڵەبجەش دەڵێت ئەو کاران گاوێکە بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنوورەکەدا. زۆر پێشبینیەکەین لەبەرەوەی چەندین ڕوودا بووە شەو لە خەت دەرچووە شۆفێرەکەی ئاگای لێ نەبووە، چۆتە سەر خۆڵەکە وەرگەڕاوە، چونکە ئێستا و خەتا وەکو لایەتێک وایە کە لایەتی خۆی لێبەرەکەوێ دیارە خەتەکەیتە دەرناچێ. هۆکارێکی بەڵێ هۆکارێکی سەرەکیە بۆ کەمکردنەوەی ڕوودا و ئەو شتەش لە هەموو دنیا ئەو نظامی هێڵکێشانە پێپایداگرێ. شۆفێرانیش زیادبوونی ڕووداوەکانی هاتوچۆ دەگەڕێنەوە بۆ خراپی ڕێگاوبانی شەقامەکانی هەڵەبجە و نەبوونی ئێمە و ڕێنمایەکانی هاتوچۆش لەسەر شەقامەکان بە یەکێک لە هۆکارە دیارەکانی ڕووداوەکان ناو دەبن، بەتایبەت لە شەودا، چونکە شەقامەکان هیچ هێڵکاری و هێمایەکی پێویستیان تێدا نەبووە. خاستەن بۆ شەو بە شەوە کاتی بارانبارین جارێەوە جادە هەر دیار نییە، بەس ئەو خەتە ئەگەر هەبێ لەبەری کە فسفۆریە زۆر شتێکی باشە، چکە لە حادیسە و لە زۆر شت ئەم سیارانەوە ئەم سایقانە ئەپارێزێت. تاسەکان ئەوێ خەتیان لێدەن لەبەرەوە دیارە شەو دیار نییە، جاری وهەوە سرعەتە ڕووی نازانین تاسەکان کامەیە، ئەگەر بۆیی پێوە ڕەنگی بکەی چاکت. تایبەت بۆ شەوان ڕێەکە ئەبینی ڕۆشنە اینجا ئاگادار دەکاتەوە، شتێکی زۆر باش و منطقیە. لە شەژمانگی یەکەمی ساڵی ڕابردوو لە هەڵەبجە 31 ڕووداوی هاتوچۆ بووە کە 7 ڕووداویان وەرگەڕان بووە. بۆ 6 مانگی ڕابردووی ئەم ساڵیش ڕووداوەکانی هاتوچۆ زیادیان کردەوە و 47 ڕوودا و تۆمار کراون و 4 کەسیش گیانیان لەدەستداوە. گەرچی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەڵەبجە ڕووداوەکان بۆ پابەندنەبوونی شۆفێران بە ڕێنمایەکانی هاتوچۆ دەگەڕێنێتەوە، بەڵام شۆفێران دەڵێن هۆکاری سەرەکی ڕووداوەکان خراپی ڕێگا و شەقامەکان و نەبوونی هێما و ڕێنمایەکانی هاتوچۆیە. سامان فتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.